خوا بمری لە کاتی مەعسیەتە بمری لەو کاتی خۆت مکیاجت کردو خۆت سفور کردو قاچت بە دەرەوە نیوێ سنگت ڕووتەوە ڕۆیتە دەرەوە ئەم بەردەوام ئەم گوناحانەکەوە بێت یعنی گوناحەکەشەوە نێت تۆ یەک کە سەیرت کات تۆ بە بازاڕ ڕۆیت و بەردەوام ئەم خەڵکە سەیرت دەکەن گوناحبارە بن تۆش مسەببی گوناحبارێتێکی ئافرەتی سافرە ئەگەر بیزانێ ئافرەتی مسلمان ئەگەر بیزانایە حیجابەکەی چەند ئەجری هەیە و سفوریەکە چەند خەتەرناکە مکیاجەکەی چەند خەتەرناکە قەت نەیەکرد قەت بە سفوری نەڕۆشتە دەرەوە ئەخر تۆ لانی کەم بچیتە بازاڕێک و 5,000 کەست بینێ 5,000 کەس نەزەرت لێکە بەرا ئەم 5,000 کەسەیەکی دینارێکیش بە 5,000 دینار جار هەر ئەو ڕۆژەی چوویتە بازار کۆبوت ئەی لە گوناحەکانی ترەوانی تر کە هەیە هەموو ڕۆژێ ئەمە کۆبتۆ 30 ملیۆنەکە دوایی لە قیامەتە 30 ملیۆنی ڕەمەزان موازنە ناکاتۆ لەگەڵ ئەمە ئەوەندە قورسە بۆیە زۆر زەروری خوشکی بەڕێزم هەموو خوشکانی خۆم ئەو خوشکە سافرانەمان کە لە ڕەمەزانە لەچکەکردن و حیجابە پۆشن و هیممەتتان هەبێ و ئازاش بن بەڕاستی پێویستە ئیرادەتان بەقوت بێ ئیمان لە ناختانە بەقوتر بێ وەکو ئەو هەموو ئافرەتە محەجەبە بەڕێزە خۆیسە ئەحسایە بکرێ لە کوردستانە تەسەورەکەی لانیکەم نیوەی زیاتر ئافرەتی کورد محەجەبێ ئێتۆیەکێ بە لەوانە بۆچی سافرابی خی گەورە هیدایەتی ئێمەش بدا و هی ئێوەش بدە ئینشاءڵڵا